نیازپاکی بۆ پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەری گەلی کورد ڕێبەراپۆ ڕەنگە زۆر کات تەمەنمان بەشی ئەو نەکردبێت کە شاهیدی زۆر ڕووداوی مێژووی کۆن بووبێتین بەڵام ئەمڕۆ بەهۆی بوارەکەمان و بەهۆی خواستی خۆشمانەوە کە ئەمانەوێت ببینە ڕۆژنامە نووسێک کە لەگەڵ خەمی گەلەکەیە بێ لەگەڵ ئازاری گەلەکەیە بێ لەگەڵ ڕووداوەکانی گەلەکەیە بێ بووینە شاهیدی مەراسیمی سوتاندنی چەک لەلایەن گەریلا ئازادەکانەوە کە بە پێشەنگاتی بە سێهۆزات ئەنجام درا ڕاستیەکەی ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر تایبەت و جیاواز بوو ئێمە هەر بەیانی زوو کە هەستان خۆمان ئامادە کرد بچین بۆ ئەوێ سەرەتا لە شوێنێک هەموو کۆبووینەوانێ ڕاگەیاندکارەکان و ئەو کەسانی کە هاتبوون بۆ ئەوەی چاودێری ئەو پرۆسەیە ببن لە شوێنێک لە نزیک دووکانە ئەوەی جیاواز بوو ئەنی ئەمە وەکو یەکەم خاڵ ئەمە بڵێم زۆر کات میدیا ڕۆڵی کاریگەری هەیە و ئاڕاستی خۆشی هەیە جا لەو شوێنی کە هەموو هاوڵاتیان هەموو ئەوانەی کە وەکو چاودێر بەشداریانە کرد و ئەو میدیانی کە کۆبوو بوونەوانێ بۆ نەتەوە دبینی میدیای لە باشووری کوردستانە میدیا جیاوازەکانی سەر بە لایەنە سیاسیەکانن میدیاکانی پەکەکە ئەو میدیانی لە باکووری کوردستان و لە تورکیاوە هاتبوون ئەو میدیانی کە زمان حاڵی دەوڵەتانی ناوچەکەن هەموو ئەمانە پێکەوە شانیان بەر شانیەکە ئەکەوت لە ناو کامێرەکانیانە کاتێککە ڕاستە خۆ ئەڕۆشتن بۆ نمونە ڕەنگە زۆر کات ئەم شتە بە خەیاڵانەیەت تەلەڤیزۆنێکی دەوڵەتی تورکیا مایکێک پیشان بدات کە سەر بە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بێت بەڵام ئێمە ڕۆژە بینیمان لە شاشەی هەمووانەوە هەموو شتەکان تێکەڵ بوون ئەنی ئەمە یەک خاڵ بوو چی تێگەیاندین ئەگەر ئاشتیەک هەبێ ئەگەر ئەو هەموو دوژمنایەتیە نەبێ ئێمە شاشەکانمان مایکەکانمان قسەکانمان ژیانەکەمان کە لەوێ هەرکەس شانی بەرشانیەکەکە و زۆر کاتێکێک حاڵەتی تێکە چوو ڕەنگە لە ڕووی زەهنیەوە دژی یەک بوو بێتیشن بەڵام ئاوەکەیان دەست یەکتر ینی ئەمە پامێکی زۆر گەورە بوو پێش مەراسیمەکە پێش هیچ شتێکە ئەنجام درابێ ئەمە خاڵێکە کە بۆ من زۆر تایبەت بوو دوایەوە چوینە شوێنی ئەشکەوتی جاسەنە بۆ مەراسیمەکە خەڵک هەیەجانی زۆر پێوە دیار بوو کەسانێکە بخۆیان مەسەن لە ڕابردووە لایەنگری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و گەری لە ئازادەکان بوو بێتنیانە هۆڵاتیانی وەکو چاودێر لە پارتە سیاسیەکان هاتبێتنیان ئەوانەی کە لە دەستگا هەواڵگری و جیاوازەکان و دەستگای ئیستیخبارات و میت و ئەوانەوە هاتبێتن هەموو چاوەڕێ بوون چی ڕوو ئەدات کێتە خوارەوە چی ئەکرێ ینی ئەم هەموو پرسیارە لەوێ کۆکرا بۆ بەدەموچای هەموو کەسانەوە دیار بوو کاتێکە ینی وا لەبەروی مەراسیمێکی بێلایەنانە بێت و لایەنی گەلی کورد کە دەست پێشخەری بۆ پرۆسی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیکەکە و نیازپاکی خۆی پیشانەدا وتنەوەی دروشم و بۆ نمونە ڕەنگە شێوازی جیاوازی مامەڵەی تریش کە لەوێ ڕووبدا هەموو شتێک ینی ئەو شتانە هیچی نییە پێویستە زۆر ئارام بن لە کاتی هاتنە خوارەوەی بەڵام کاتێک گەریلا ئازادەکان لە ناو لۆفەکانی قادرمەکانەوە دەرکەوتن گەل هیچ خۆی پێڕانەگیرە بە ڕۆژنامە نووسەوە بە چاودێرەوە بە سیاسیەوانێ هەر هەموو هەستانە سەر پێ وە دەستیان کرد بە چۆپڵە لێیان خەڵکانێکی زۆر لە باکووری کوردستانەوە هاتبوون کە ئەوان ساڵانێکە هاواری ئازادی ئاشتیەکەن خۆیان چەقی پرۆسەکەن دەستیان کرد بە وتنەوەی دروشمی ڕێبەراپۆ هەرچەنە ئەو کەسانی چاودێر بوون لەوێ یەکسەر وتیان بێدەنگ بن بەڵام ئەمە گەلی ڕانەئەگرت هەموو لەسەر پێ بوون چەپڵەیان لێیە و دروشمی بژی ڕێبەراپۆیانە وتەوە و هەندێک لە دایکەکان هەلەیان لێدا هەتاکو هاتنە خوارەوە و هەرێک لە گەری لە ئازادەکان شوێنی خۆیان گرت بە تامەزرۆیەوە باسییان نانی گوێمان گرتە بوو ئەبێت چی ڕووبە چی ڕووبە وتی ئێمە چەکەکانی خۆمان ئەسووتێنین واتای سووتانەکەی پەیامی ئەو کاتی ینی گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کردرا نامێ لێرە دووبارەی بکەمەوانێ بەڵام لە دوای ئەوە هەرکەس هەستێکی زۆر جیاوازیە بوو یین بۆ منیش ئەو شتە جیاواز بوو ئێستا هەستەکەم هەمان هەستی ئەو کاتەم هەیە کە تۆ ساڵانێکی درێژ ڕەنگە مەسەلەن هەرکەس چاوەڕێ ئەوە بوو بێت بۆ نمونە بە چەک تۆ بێتە ناو کوردستانێکی ئازادەوە بەڵام ئەمڕۆ چەکەکانە بەشای خۆتا ئاسووتێنرێن ئەنی ئەمە زۆر کاریگەر بوو
و ئەو دایکی شەیدانەی کە لەوێ بوون و ئەو کەسانەی کە ساڵانێکی زۆر لە زیندان بوون هەمویان لە دوای پرۆسەکە لە دوای سووتانی چەکەکانەوە و ئەوەی کە گەریلاکان چوونەوە بۆ هەناوی چییە بۆ ئەشکەوتی جاسەنە وەکو پەیامێک هەر کەسی خستە گریان و بەتایبەت ئەو دایکانە ئەچویتە لایەنەوە ئەگریان ئەیانوت ئێمە ڕۆڵەکانمان لەم پێناوەیە شەهید بووە بەڵام ئێمە پێویستمان بەم چەک سووتانە هەیە یعنی بفکرە مەسەن زۆر کات ئێمە دایکێک پێمان وایە کە ڕەنگە لە زۆر شت تێنەگا لە سیاست تێنەگا بەڵام ئەو سەرباری ئەوەی کە ڕۆڵەکەی شەهید کردووە سەرباری ئەوەی کە ڕۆڵەکەی بەخشیوە بەم گەلە ڕەنگە ئێستا یەکسەر دەستکەوتێک نەبێ بۆ نەگەریلاکان هاتنە ئەو مەدانەوە و ئەم دەستکەوتە بەنە دەست دایکەکە بڵێن ها ئەمە کوردستانێکی ئازاد ئێمە بە چەکەکانمان بەدەستمان خست بەڵام سووتاندنی چەکەکانە و پەیامەی کەوتیان ئێمە ئیتر بەرەو ئاشتی و کۆمەڵگەی مەدەنی ئەڕۆین بەرەو کۆمەڵگەی دیموکراتیک ئەڕۆین گەورەترین دیاری بوو کە درا بۆ دایکانە و دایکانە بۆ من زۆر سیر بوو چوون بەلایەن پیرۆزباییم لێکردن وەوتم مەگرین وتی گریانی خۆشی ئێمە ئەیکەین هەنی ئەمە زۆر گەورە بوو دایکێک کە ئێمە پێمان وایە ژنێکی بەتەمەن لە سیاست تێناگا بەڵام ئەو بەو هێزەوە هاتۆتە ئێرەوە ڕەنگە مەسەرەن ئیستیخباراتی تورکیای لێبوو بێ ڕەنگە ژیانیان بکەوێتە مەترسیەوە گەر بچنەوە بۆ باکووری کوردستانیان ئەگەر ئەم پرۆسەیە بەو شێوەیە کە چاوەڕوان نەکرێت بەڕێوە نەچێ بەڵام دیسانیژە و فرمەسکەکانی خۆی ڕناگرت هەلهەلی خۆی لێدا وایوت ئەمە سەرکەوتنی ئێمە و قۆناغی داهاتوو ئێمە گریانی دڵخۆشیەکەین بۆ ئەم پرۆسەیە کە هەیە ینی ئەمە هەموو ئەوانی دیکەش کە لێ بوون هەموو هەستیار بوون هەموو ینی پێکەوە کە مناقەشەی ئەوەیانە کە چەکەکان سووتێنراوە پەیامەکانی جیاواز بەڵام هەستێکی جیاواز بوو بۆ ئەو کاتە و دەنگدانەوەی گەورەشی لە دوای مەراسیمەکەش لێکەوتەوە کە بۆ ڕای گشتی ڕاگەیەنرا لە مەراسیمەکە بە چاودێری ینی گەلێک لایەن هەبوون لە ناو لایانی سیاسی بەتایبەت ئەوانەی کە دوور و نزیک چاودێری دۆخەکەکەن بۆ نمونە لەلایەن تورکیاوە باس لەوە ئەکرا کە نوێنەرایەتی میت لەوێ ئامادەیەوە لە باشووری کوردستانیشان نوێنەرایەتیەکانی کە بەرپرسن لە شێوازی ئەنجامدانی مەراسیمێکی بەو شێوازە بەشدار بوون ئەنی هەڵبەت ئەوان چاودێرن تێبینیەکانیان چۆن بێ بۆ چوونەکانیان چۆن بێ زوو پیشانی نادەن بەڵام دیسانیش بۆ ئەوان دەرکەوتنی بە سێهۆزات و دەرکەوتنی کۆمەڵێکی دیکە لە هەواڵانی ڕێوەبەری ئەمە بۆ ئەوان چاوەڕوان نەکراوە بۆ توانم بڵم لەبەرەوەی هەر کەسەیوت لەوانەیە گروپێک گەریلای ئاسایی بن بێن هەروەکو شەوێک چەکەکانیان بۆ خەڵک ئەیوت ڕادەستکردن پێش مەراسیمەکە هەر کەسەیوت ڕادەستی ئەەکەن مەسەن زۆر کەسەیانوت بە چاودێری ئەمریکا یەکێک کۆدی ئەم چەکانە ئەنووسرێ و ڕادەست ئەکرێت دائەنرێ و ئەوان مەسەرەن دێنە ئەملاوە لە ماوەی سووتاندنی چەکەکانی گەریلادا لە چەند وڵاتێکی تری جیهانیشە هەر مەراسیمی ڕادەستکردنی چەک و ئاوا پرسی ینی کۆتایی هێنان بە شێوازێک لە شۆڕش ئەنجام درا هەر کەس تەخمینێکی وایە کرد ڕەنگە مەسەرەن ئەوانش کە ئامادە بوون ئەوانەی چاودێری سیاسی و ئەمنی ناوچەکە بوون کە ئامادە بوون هەمان تێڕوانینیان هەبوو بێ ئێستا ئەوان دێن لە شوێنێکا دایانێن و ئەچنە ئەولە بەڵام کاتێک گوتیان ئێمە چەکەکانمان ئەسووتێنین و یەکێک بە پێشەنگاتی بە سێهۆزات ژنێک لە ڕێوەبەری کەجەکە دێتە خوارەوە پەیامەکەی ئەڵێ لەگەڵ ڕێهەواڵێکی خۆیان چەکەکانیانە سووتێنێ بێگومان یەک بۆ کەسانی چاودێر بوون شۆک بوو لەبەری چاوەڕێی لەو شێوازەیان نەئەکرد لەبەرەوەی ئەمە خۆ بەدەستەوەدان نەبوو ینی ئاگر لە مێژووی کووردا پامێکی زۆر جیاوازی نوێبوونەوە پاراستن بە گوڕکردن ئەم شتانەی هەیە کاتێک کە تۆ چەکەکانت ئەسووتێنی نایدێتە دەستێکی ترەوە نایخیتە ژێر عارزەوە بۆی دوای بۆ شەڕ بەدەستی بێنی تۆ ئەیسووتێنی بۆی لە ناوی بەری و ڕووناکیەک دروست بکەی ئەمانە هەمووی پێیان بوون بۆیە ڕەنگە زۆر کەس تەنانەت ئەو کەسانی کە لەوێژ وەکو چاودێر بوون چاوەڕێ ئەویان نەکرد بێ چ کاریگەرێکی لە ئاستی سیاسی ناوچەکەیە هەبوو کاریگەری گەوری هەیە لەبەرەوەی کورد هەمیشە بە مێژووە وتوێتی ئێمە نیازپاکین
لە زۆرینەی کاتەکانە بە شێوازێک لە شێوازەکان تەنانەت ئێمە مێژووی ینی شاهیدی مێژووی باشووری کوردستانیشین کە لە زۆرینەی حاڵەتەکانە خۆی داوەتە پاڵ دەوڵەتێکی داگیرکرد بۆ ئەوەی قۆناغێک تێپەڕێنێ لە زۆرینەی حاڵەتەکانە بۆ منە شەڕی ناوخۆکە خۆیاندایە پاڵ دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی داگیرکرد بۆ پاراستنی تەنها خۆیان نەک بەرژەوەندەکانی گەلی کورد بەڵام کاتێک گەری لە ئازادەکان هاتنە خوارەوە وتیان ئێمە خۆمان نادەینە دەست هیچ دەوڵەتێک نە ئەمریکا نە پارتە سیاسی کوردی بێ نە دەوڵەتێکی دراوسێ بێ بەڵکو ئێمە خۆمان لەسەر پێوەستین و تێکۆشانەکەین لەناو ئەم قۆناغەیە کاریگەری هەیە چۆن ئەو کاتە حسابێکی تر بۆ گەلی کوردکرا لە دوای ئەوەش کاریگەریەکەی چی بوو بۆ نە زۆرینەی دەوڵەتانی ڕۆژئاوایی هاتنە سەر خەت و باسییان لەوە کرد کە پرۆسی ئاشتی و کۆمەلگەی دیموکراتیک و بانگەوازیەکەی کە لایەن ڕێبەر ئاپۆ بوو پێویستە لایەن دەوڵەتی تورکیاوە جێبەجێ بکرێت بە دوای ئەوەی جوخت لەوا کرێتەوە کە مافی هیوا بۆ ڕێبەر ئاپۆ جێبەجێ بکرێت کە یەکێتی ئەوروپا جەختی لێ کاتەوانێ و هەتا ئەمڕۆژ فەیلسوفە گەورەکانی کە پەیامەکانیان لە ناو میدیاکانەوە ئەبینین بەردەوام باس لە سەنگی گەلی کوردەکەن باس لە پێشەنگایەتەکەی ڕێبەر ئاپۆکەن باس لە پرۆسی ئاشتی و هەوڵەکانی جێبەجێکردنەکەن ئەمانە بەخۆی گرنگن بۆ گەلێک کە سەرڕایبوونی سەر هەڵدان سەرڕایبوونی ئەوەندە کۆمەڵکوژی بەسەریا کە ئێمە تەنها گەلی ئێزدیمان هەیە کە گەلێکی دێرینی کوردی باوەڕداری ئێزدین 1970 فەرمانیان بەسەرا کراوە ئەمە تەنها مەسەرن ئەو کۆمەڵێ ئێوەرە کوردستانی گەورە بێت چەند کۆمەڵکوژی کرابێ بەڵام ئەمڕۆ دێن ئەڵێن ئەبێ کورد بگاتە ئاشتی و پرۆسەکە بەسەر بچێ ئەمە کاریگەری ئەرێنەکەیەتی و کاریگەر سیاسەکەتی لە ناوچەکە لە دوای مەراسیمی سوتاندنی چەکەکان ئەوانەیە پرۆسی کشانەوەی گەریلاکانیش لە ناوچە سنووریەکان لەو خاڵانی کە خاڵی بەرکەوتنی سوپای تورکیا و گەری لە ئازادەکان بوون پەیامێکی تر بوو بۆ ینی ئیزافە بوو بۆ پرۆسی ئاشتی ئەوەی کە کورد ئاشتی ئەوێ و لە پێناوم ئاشتیشە ڕەنگە گەلێک بەدەل بدات یعنی یەکێک لەوانە گەڕانەوە لە ناو خاڵەکانی بەرکەوتنە بۆ ئەوەی پرۆپاگەندە و ئەو شەڕە تایبەتەی لەسەر کورد بەڕێوە ئەچێت بە بۆنی گەریلا لەو خاڵانەوە ئەم کشانەوەی ئەنجامدرا بۆیە توانین بڵێن ئەم گەڕانەوەیش جارێکی دیکە ئیزافەیەکی تر بوو بۆ سەر پرۆسی ئاشتی کە گەلی کورد و هێزە ڕزگاری خوازەکەی بەڕابەرایەتی پەکەگە و گەری لە ئازادەکانی کوردستان تا سەر ئەم ئاشتیان ئەوێت ئەو بە دوای ئەوەی شابۆن تاکو ئەمڕۆ کە ینی گەلێک جار ئەبینین چۆن تەفگەری ڕێبەر ینی ئازادی کوردستان تەفگەری بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد و پێشنگانی ئەم بزوتنەوەیە دێنە سەر شاشەکان و باس لە پرۆسی ئاشتیەکەن و ئەوان ئەڵێن ئێمە ئامادەی شەڕین بەڵام ئێمە هەتا کۆتایی لە پشتی ڕێبەراپۆ ئەمێنینەوە لە پشتی گەلی خۆمانەمێنینەوەوانە بۆی ئەم پرۆسەیە سەر بگرێ ئەگەر پرۆسەکە ئەمڕۆ مەسەرەن باس لەوە دەکرێت لە ناو چەقبەستوویدایە پرۆسەیەکی ئاسان نییە هەر یەکەم جاریش ڕێبەراپۆ باسی لەوە کردکە ئەم پرۆسەیە پرۆسەی ڕۆژ و دوو ڕۆژ نییە کە بە ڕۆژێک و دوو ڕۆژ ئیتر سەر بگرێ و بڵێن ئەمە دەستکەوتەکەی ئەمە پرۆسی ئاشتیەکەی پرۆسی تێکۆشانە پرۆسی خەباتی گەلی کوردە مەدەنیە یاساییە پێویستە لەم چوارچێوە بکار بکرێت بێگومانێمە هەمومان چاوەڕێی ئەوەین کە هەر ڕۆژ هەواڵی نوێ سەبارەت بەم پرۆسەیە ڕوودا یاساکان دەربچن لە ناو پەرلەمانی تورکیادا گفتوگۆی جدی لەسەر ئەم پرۆسەیە بکرێت و ئێمە چاوەڕێی ئازادبوونی تەواوی زیندانیانی باکووری کوردستان و تورکیاکەین و گەلی کورد بە تامەزرۆییەوە چاوەڕێی ئەوەیە ئەو گۆشەگیریی ئەمڕۆ لەسەر ڕێبەراپۆ هەیە کۆتایی پێ بهێنرێ ئاشتی بەرقەرار ببێ ئەگەر چی دیسانیش ئێڵەمەوە ئاشتی ئاسان نییە چونکە بابەتەکە بابەتێکی زەهنی سەدان ساڵەیە بەڵام دیسانیش هیچ شتێک مەحاڵ نییە چۆن ڕەنگە ڕۆژێک زۆر بە زۆر و زەحمەتی ینی مێژووی پارتی کرێکارانی کوردستان و گەری لە ئازادەکان پێمانەڵێن بە زەحمەتی لە ساڵانی حەفتاکاندا ئەوان دەستیان پێکرد لە ساڵانی هەشتاکاندا شەڕی چەکداری دروست بوو سەرڕایبوونی ئەو هەموو فایلە نادیارەی کە لە باکووری کوردستان و تورکیادا گەلێک ئازادی خواست لەژێر ئەم ناوەدا کوژران و هەتا ئێستا بکوژەکانیان دیار نییە
چەندێک بە زەحمەتی تا ئەمڕۆ هاتوون دەوڵەتی تورکیاڵێ کورد و تورێک لەسەر ئەم خاکە ژیاون بێگومان پرۆسی ئاشتیشە بینین بەڵام ڕەنگە زەحمەت بێ ڕەنگە بەدەلی قورسی بوێ بەڵام ڕاستیەک هەیە و ئەوەی ئێمەش لە مەراسیمی سوتاندنی چەکەکە بینیمان ئەو چەکەی ڕۆژگارێک لە تاریکایی چیاکانە لە ساردی زستانەکانە لە پسکە پسکی دەوڵەتی تورکیا لە ناو دارستانەکانی کووردا ژنی کورد و گەنجی کورد و گەری لە ئازادەکان و گەلی کوردیان پاراست ڕۆژێک سووتێنرا بۆیە ڕەنگە ئەمڕۆ پێمان مەحاڵ بێ ئاشتیەک بوونی هەبێ لەگەڵ تورکایە لەگەڵ گەلی تورکیا کە بتوانین بە ئاشتی و بەبێ شەڕ بژین بەڵام مەحاڵ نییە ڕەنگە لە داهاتوە ببینین باسی هەستی خۆم بکەم ڕاستی جیاواز بوو لەبەرەوەی زۆر کات مەسەرەن ئێمە هەستمان کردووە سیاسەت ئیشی گەورەکانە بەڵام ئێمە زۆر بە گەنجی شاید حاڵی ڕوودا و مێژوویەکانی گەلی کورد دەبین ئەنێمەوە زۆر کورد یادگارێکی خۆم باسکەم بۆ منە لە ساڵانی 2008-2009 کاتێکە لێرە خۆپیشاندانی گەل دروست بوو بەرامبەر بۆ ئازادی بەرامبەر بە زوڵم و نادادی دایمە بیرم لە چیە کردەوانەیە بۆ پێش ئەویش کە هەستم هەست بە سیاست و ئاناکەی ئەموت ئێمە گەنجێکی ینی نەوەیەکی ناخۆشبەختین ناهۆشیارین زانیاریمان نییە لەبەرەوەی ئێمە لە ساڵانی نەوەکانە نەژیاوین بۆ گەورەکانمان باسی شەڕی ناوخۆیانە کرد باسی ساڵی ئەنفالەکەیانە کرد باسی ئەوەیانە کرد کاتێک فلان سەرکردا هات فلان ئەمریکا کە هات فلان وڵات کە هات چی گوزەرە هەمیشە ئێمە زۆر بێشانسین کە ناتوانین مەسەرەن لە ناو ژیانێکی وایە ناژین کە شتی گرنگتیا ڕوو بدە ئێستا کە ئەو پرسیارەتان کرد یەکسەر خیاڵم بۆ چوو ڕەنگە ئێمە لەو سەردەمایان نەژیابێتین بەڵام ئەمڕۆ چەرخی کورد بەلایەکی ترە ئەگوزەرێ وەرچەرخانێکی تر هەیە ئێمە بووینەتە شاهیدی پرۆسەیەک ڕەنگە بۆ 100 ساڵی داهاتووی کورد باسی ئەم ڕۆژانە بکرێتەوانە ڕەنگە مەسەن ئێمە دانیشین سەیری مێژووە خوێنینەوانێ لە ساڵی کەیە چ میرنشینێک چی کردووە چۆن لەگەڵ فلان میرنشینی ترە هێرشیان کردووە کێ سەرکەوتە بووە دەوڵەتی مادەکان چۆن بوون بەڵام ئەمڕۆ ئێمە خۆمان ڕێک لەناو ئەو قۆناغەیە ئاژین ئەمڕۆ گەلی کورد چۆن سەرکەوتنێک بەرامبەر بە کۆمەڵکوژەکانی گەلی کورداهێنێ بۆیە هەستێکی زۆر جیاواز بوو ئەو ڕۆژە هەتاکو ئەم ڕۆژ بۆن منەکە ئێمە بیرەکەینەوە ڕەنگە زۆر کات گەریلامان هێندە لە نزیکەوە بە چەکەوە نەبینیوە بۆ منە نەورۆزان لە قەندیلا هەبووین بەڵام بۆ ئەندازەیە کە تۆ فەرماندەیەکی گروپێکی گەریلا ئەبینی بە بڕیارداریەوە ڕەنگە هەرێکێک لەوانە دەیان جار و بەشداری شەڕی کردبێ بەڵام ئەمڕۆ تۆ لە نزیکەوە ئەیبینی کە ئەو ئامادەی چەکەکەی خۆی بسووتێنێ هەستێکی زۆر جیاواز بوو و هەتا ئەمڕۆ زۆر کات لە شوێکی ئەوەیان تۆ بڵێ بەڕاستی من لە ناو ئەو مەراسیمەیە بوو بێتم لەبەرەوەی بەڕاستی بۆ گەلی کورد ئەوە وەکو شەرەفمەندیە گوایە کە تۆ ببیتە شاید حاڵی ئەو ڕووداوە پێویستیشە نەوە لە دوای نەوە تۆ باسی بکەیتەوە بۆیان و خاڵە گرنگەکانی ئەو ڕۆژە خاڵە گرنگەکانی ئەو هەنگاوانە باس بکەیت ئێمە وەک ڕاگەیاندنی ئازاد ئاگادار کرابووینەوانێ هەڵبەت زۆر کتوپڕ بوو ئەوەی کە هەنگاوێکی ئاوا لەلایەن تەبگەری ئازادیەوە بنرێت لەگەڵەوەی ئێمە ئاگادار بووین کە بە بانگەوازی ڕێبەراپۆ لە 20 شوباتە بڕیاری گرێدانی کۆنگرەی پاکەکە هەبوو لە دوای ئەوەش ئەو هەنگاوانەی کە پێویستن وەک نیەت پاکی لەلایەن تەبگەری ئازادی و ڕێبەراپۆ بۆ پێشچوونی پرۆسەکە ئەنی هەندێک ئەوەمان دەزانی کە دەکرێت شتی گرنگ لەو ماوەدا ڕوو بدەن بەوەی کە لەو ڕۆژەدا لەم ڕۆدا لە 11 تەمووز کە بڕیار درا بوو بانگەوازی کرا بۆ ڕاگەیاندنەکان کە هەنگاوێکی مێژووی لەلایەن تەبگەری ئازادی کوردستانەوە دەنرێت شوێن و کاتەکەی دیار نەبوو لە ڕاستی ئەمە وەک ڕاگەیاندنی ئازاد تەنها ئەومان پێوترا کە چەند ڕۆژنامەنووسێک پێویستە ئامادەکاری خۆمان بکەین لەوەیە کە بە شێوەی ڕاستەوخۆ کە ڕووماڵی ئەو هەنگاوە گرنگە بکەین لە پاش ئەوەی کە ماوەیەکی زۆر لە شەڕ لەسەر هەرێمەکانی مەدیا لەسەر ئەو هێرشانەی کە دەوڵەتی تورک بۆ سەرگەلی کوردستان بەڕێوەی دەبرد دواتریش ئەو بانگەوازیە هەندێک لە گفتوگۆی هێنایە
ئاراوە هەندێک پەیوەندی دیبلۆماسی بەهێز بوون لەو ناوەندەدا هەر لەلایەن ینی باشووری کوردستان و لایەنە سیاسەکانی باشووری کوردستان و هەمیش بەشەکانی دی کوردستانەوە هەمیش بۆ خۆی لە ناوخۆی تورکیادا ئەمە هەنگاوێکی گرنگ بوو لە ڕاستیدا ئیدی لەو کاتەدا کێمە لە بەیانیدا بەڕێکەوتین پێمان نەوترا بوو شوێنەکە کوێیە شوێنێک دیاری کرا بوو لەوەی کە لەوێدا پۆلێک لە گەریلا باس نەکرا بوو کە کێیە چۆنە ینی تاو ئێمە سیناریۆکەمان نەدەزانی چۆنە بۆ ڕانگەیاندنەکانی تریش ئەمە دەرباز دەبوو چونکە هەنگاوەکە هەنگاوێکی مێژووی و گرنگ بوو زۆر زانیاری و وردەکاری لەبارەی بەڕێوەچوونی پرۆسەکەوانەیە بە ڕاگەیاندنەکان نەدرا بوو تەنها ئەوە بوو بانگەوازی کرا بوو کە مەڕاستیمێک بەڕێوە دەچێت لە مەڕاستیمەکەدا ڕاستیدا ئەو هەبوو ئێمە ئامادەکاری خۆمان تەواو کردو کە بچینە ئەو ڕووماڵی بکەین وەکو ڕاگەیاندنەکاری تر ڕاگەیاندنی جیهانی هاتبوون هەرێمی هاتبوون ڕاگەیاندنەکانی دەوڵەتی تورک لەوێ ئامادە بوون لە ناوخۆی کوردستانیشە کۆمەڵێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسان لێبوون ینی تامەزرۆییەک هەبوو لە ڕاستیدا لە ماوەی ئەوەندە ساڵدا لە دوای 2013ەوە کە پرۆسەی ئاشتی ئیدی شکستی هێنابوو دواتر هەنگاوێکتر ئەمە جێگەی سەرنجی هەموو جیهان بوو ڕاستیدا کە تەفگەری ئازادی کوردستان وەک نیازپاکی چه هەنگاوێک دەنێنی دڵەکان خێرا لێی دەدا مرۆڤ حسابی خۆی هەر شتی دەکرد ئامادەکاری کرابوو لە ڕاستیدا کە بۆی کە پرۆسەکە یەکەم هەنگاوی پرۆسەکە لە سلێمانیەوە بوو ئەومان دەزانی ئێمە لە شاری سلێمانی دەبێ یەکەم جار ئێمە چوونە شوێنێک تام لە دووکان بوو شوێنەکە بە تەواوەتی نازانم ینی ئەو شوێنە ناوەکەی چی بوو بەڵام لە دووکان بوو ئامادەکاری دەکرا بۆ ئەوەی کە لەوێدا ینی ڕاستەوخۆ تەفگەری ئازادی کوردستان بەیاننامەیەک ڕاگەیەنراوێک بڵاو بکاتەوانێ و دوای ئەوەش چەکەکان بسووتێنرێن دواتر شوێنەکە گۆڕدرا لەوێدا بۆ ئێمە تۆزە جێگەی سەرنج بوو ینی شوێنەکە دیارە پەیوەندی بەباری ئەمنیەوە هەبوو ئاسایشیەوە هەبوو دواتر بە ئێمە وترا کە لە جاسەنە لە ئەشکەوتی جاسەنە لەوێدا مەڕاستیمەکە بەڕێوە دەچێت بڕیارەکە هاوسەرۆکاتی کۆنسەی ڕێبەری کەجەکە بە پێشەنگایەتی بەسێ هۆزات لەوێدا کە ئەو پێشەنگایەتی سی گەریلا دەکات گەریلاکان 15 ژن و 15 پیاو بوون لەوێدا ئەشکەوتی جاسەنە پرۆسەکە هەنگاوەکان بەڕێوە چوون ینی زۆر دیرۆکی بوو کاتێکی زۆر مێژووی بوو ساتە وەختی گرنگ بوو لە تێکۆشانی ئازادی کوردستاندا هەم بۆ گەلی کوردستانیش بەڵام ئەو ڕاستێکیش هەبوو دوودڵی دڵە ڕاوکێ نیگەرانیەکی زۆر لەبارەی ئەوە هەبوو کە مەسەلەن چۆن گەریلا چەکی خۆی دەسووتێنێت ئەنی چەمکێکیش پێشکە و لەوەی گەریلا چەکی خۆی دادەنێت بەڵام تەفگەری ئازادی زوو بەزوو ئەوەی بەیان کرد کە ئەمە چەک سووتاندنە ئەمە وەک نیازپاکیەکە ئەوان دەست لە تێکۆشانی خەباتی خۆیان بە شێوەی جیاواز لە ڕێگەی دیبلۆماسی و لە تێکۆشانی جڤاکیەوە لە ڕووی تێکۆشانی فکریەوە بەردەوام دەکەن بۆیە ئەمە ساتە وەختێکی گرنگ بوو لەوێدا و ئێمەش وەک ڕۆژنامەنووس چاومان لەسەر ئەو بوو چی دەوترێ لەوێدا و چۆن هەنگاوەکان بەڕێوە دەچن بۆ خۆی هەڵبژاردننی شوێنەکە وەکو ئەشکەوتی جاسەنە بۆ خۆی هەم لە ڕووی جوگرافیەوە پێگەیەکی گرنگی هەم لە ڕووی مێژوویشەوە کە پێشتر لەناو تێکۆشانی ئازادی کوردستاندا بەتایبەت لە باشووری کوردستان پێگەیەکی گرنگی هەیە و دەرچوونی ڕۆژنامەیەک لەوێدا ینی ئەوە بۆ خۆی گرنگێکی مێژووی دەدات بە ئەشکەوتی جاسەنە و بخۆی هەبوونیە و ئەشکەوتە بەتابێت کە گەریلاکانی ئازادی کوردستان ساڵانێکە تێکۆشانی ئازادی لەناو ئەشکەوتەکاندا بەڕێوە دەبن لەوێدا هاتنە خوارەوەی گەریلاکان ئاماژە بوو بۆ ئەوەی کە ئیدی ئەمە نیەتی گەریلایە ئەمە نیەتی خەباتی تەفگەری ئازادی کوردستانە کە خەباتی خۆی لە چیاکاندا بێنێتە ناو شارەکانەوە ناو ینی خەباتێکی دیبلۆماسی و سیاسی لەوێدا بەڕێوە ببا ینی دیمەنەکە گەر ببینین پۆلێک گەریلا کاتێکە لە ئەشکەوتەکەەوە دێنە خوارەوانە بە پێشەنگایەتی بەسێ هۆزات ئەمە بۆ خۆی ئاماژەی بۆیە هەم ژنێکیش پێشەنگایەتی ئەم پرۆسەیە دەکات پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەراپۆ کە هەمیش ئەو پەیامە دەدا بە جیهان گەلی کوردستان ئیدی دەیەوێت ینی ئەو توندوتیژیە کۆتایی پێبێت کە بە ساڵانێکە لە نێوان دەوڵەتی تورک و لە نێوان گەلی کوردستاندا یان لە نێوان کووردا بەڕێوە دەچێت دەیانویست کە ئیدی کۆتایی بەمە بێت ئیدی گەریلا بتوانێت بێ
لەناو شاردا لەسەر مێزی دانوستان لەسەر مێزی گفتوگۆ خەباتی خۆی بەڕێوە ببە ینی ڕاستیدا زۆ شرۆڤە لەو کاتەدا بۆ ئەوە کرا دیمەنەکان ئەوەندە بە دیسپلین بوون گەریلاکان ئەوەندە بە شێوازێکی ڕێک و پێک و ڕێخستن کرا و لە ئەشکەوتەکەەوە هاتنە دامێنی چیاکە ینی بۆ خۆی ئەو ورە و هێزەی گەریلای پیشان دەدا کە بەڵێ گەریلا هەم لە چیاکانی کوردستان دەتوانێت خەباتێکی بەهێز بەڕێوە ببە هەمیش ئەو تێکۆشانە دەتوانێت بێت لە ناو شاریشدا خەباتی دیبلۆماسی و جوواکی و سیاسیش بەڕێوە ببە ئەمە پەیامەکەی تەفگەری ئازادی کوردستان و ئەو داخوازیش بوو کە ڕێبەراپۆ بۆ خۆی کە لە بانگەوازی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک دەیەوێت کە ئیدی زمینەی یاسایی و سیاسی بۆ گەلی کورد بۆ چارەسەری پرسی کورد بسازێ وە کۆتایی بە توندوتیژی بمێنە ساڵانەکە و توندوتیژی هەیە نەیتوانیوە کە چارەسەریەکی ڕیشەی دروستکە بەڵام لەوێدا ئەو پەیامەی گەریلاکان بە پێشەگاتی بەڕێز بەسێ هۆزات بخۆی ئەو پەیامەی دەدا هەم ژن دەیهەوێت لەم گۆڕانکاریدا پێشەنگی بکە هەم ئەو هێز و ئیرادەیەش هەیە کە گەلی کوردستان خەباتی خۆی لە چەکداریەوە خەباتێکی استراتیژیە بگۆڕێ بۆ خەباتێکی دی بۆ خەباتی سیاسی و یاسایی لە ناو تورکیادا بۆ چارەسەری پرسی کورد لە دیتی منەوە وەک ڕۆژنامەنووسێک وەکو تاکێک هاوڵاتیەکی ئەم کۆمەڵگەی کوردستان کە ئامانجی ئاشتی و دیموکراسیە ئامانجی بەدەستخستنی مافەکانێتی لە ڕێگەی خەباتی سیاسی و کۆمەڵایەتیەوانێ ئەمە پەیامێکی گرنگە ئەمە پەیامێکی گردوونیە لە ڕاستیدا بەو نیازپاکەی کە گەریلا بە سوتاندنی چەکەکان پیشانی هەموو جیهانیدا و ئێمە ساڵانێکی خەبات و تێکۆشانی تەفگەری ئازادی کوردستان و بزوتنەوەکانی دی لە بەشەکانی دی کوردستانیش ئامانجی سەرەکی ئەمە بەدەستخستنی مافەکانمان و دانپێدانانی ئەو مافە سیاسی و یاسایانەی کوردە لەناو دەوڵەتەکاندا ئەو دەوڵەتانەی کە کوردستانی بەسەردا دابەژووە کوردی هەوێ وەکو کیانێکی خۆی سەربەخۆ کیانێکی سیاسی هەبێ دیمەنەکان و ینی زۆر لەکدانەوەی جیاوازی بۆ کرا لەلایەن چینە جیاوازەکانی کۆمەڵگەوە ئەتوانین مەسەلەن دیمەنەکەەوە پیشان بدەین هەم دیمەنی چییە ئەشکەوت گەریلاکانی ئازادی کوردستان ژنێکی شۆڕژگەر کە لەناو ئەم پرۆسەیەدا خۆی دەبینێت وە سوتاندنی چەکەکان ئەمانە هەمووی دیمەنێکی وهایان پیشان دەدا ینی کۆمەڵگەشیان دابش کرد بەسەر چەند بەشێکی جیاوازدا بنمونە مەسەلە هەندێک کەس لە خەمخۆری خۆیان لە پشگیری خۆیان بۆ ئەو تەفگەرە وایان دەزانێت کە ئیدی ئەمە کۆتایی هاتووە هەتا من کەسانێکە بوون کە ڕاستی کە ئەرکی پاراستنی ئەو ناوچەیان پێدرا بوو ینی وەکو ئاسایش خەمگینی لەناو ئەوانیشدا ناو چاوی ئەوانیشدا دەبینرا ینی خەمیان بوو کە چۆن ئیدی خەباتی چەکداری بەرگریکردنی ڕەوا کۆتایی پێدێ ئەنی پرس بوو لە لای ئەوان خەمێکی گەورە بوو ئێمە وەک ڕۆژنامەنووسیش ئەو هەستەمان تۆزێک تێدا دروست بوو لە ڕاستیدا چۆن دەکرێت کورد مەسەلەن بێ تەفگەری ئازادی کوردستان چەکەکانی ئاوها بە شێوەیەکی ئاسایی مەسەلەن ئەو بکات بسووتێنێت لە کاتێک ئەمە هۆکاری مانەوەیەتی هۆکاری دانپێدانانیەتی هۆکاری ئەوەشە کە دەستپێکردنیان پرۆسەیە لە تورکیانی ئەو خەباتەی کە بە درێژایی نزیکەی 50 ساڵ تەفگەری ئازادی کوردستان بۆ ئازادی کوردستان دەیکات ئەو بەرگریە بەهێزە ئەو ئیرادەیە بە تایبەت وای کردبوو کە ینی دۆخێکی وابێتە پێش ڕاستە پەیوەندی بۆ گۆڕانکاریانەوە هەبوو کە لە ناوچەکەدا ڕوودەدا بەڵام لێرەدا پێشنگایەتی بە تایبەتی بەڕێز بەسێ هۆزات لە جیهاندا ئامادەنگیدایەوە ژنێک ڕاستە جستەیەکی لاوازی هەبوو بەس ئیرادەیەکی پۆڵاین وەک چییە بڕیاریدا بوو ینی بەو ئیرادەیەوە کە بۆ ئەم پرۆسێ ئەوان ئامادەن ڕاستە بۆ گەریلا زۆر ئەوی ڕەنگە بڵێن ئەوەی زۆر زەحمەتە چەکەکەیەتی کە بیسووتێنە بەڵام ئەو باگراوندەی کە لە پشت ئەو تێکۆشانەوە هەیە ئەو خەباتە فکری و سیاسی و کۆمەڵایەتیە کە گەریلا بەڕێوەی دەبێت ینی تەفگەری ئازادی کوردستان بە تایبەت لەسەر استراتیژیە کار ناکە کە تەنها چەکداریە بزوتنەوەیەکی سیاسی فکری کۆمەڵایەتیە ینی بەڕەهەندی جیاواز لەبارەی تێکۆشانی ئازادی کوردستانەوە تێدەکۆشێت بەڵام هەموو کەس ئەمە نازانێت ینی هەموو کەس بە تایبەت لە باشووری کوردستان کەسانێک لایانی سۆزداری زۆر بەسەریاندا زاڵ بوو کە چۆن گەریلا چەکی خۆی دەسووتێنەوێت دەوڵەتی تورک ئامانجی خۆی پێکاوەلەوەی کە توانیوەتی وا لە گەریلا بکات چەکەکەی دابنێت یا بیسووتێنێت مثلا ڕاگەیاندنی دەسەڵات باشووری کوردستان هەندێک ئەتوانم وەکو ڕاگەیاندنی نابەرپرسیار لەبارەی پرسیینەتەوەیەوە ناویان بهێنم ئەمانە زۆر بە خراپی کاریان لەسەر ئەو مەراسیمە کرد لە ڕاستیدا ئیدی وایان پیشاندا کە هەموو شتێک کۆتایی هاتووە و لە دوایی خەباتی 50 ساڵ پەکەکە چەکەکانی خۆی سووتان و تەسلیمی دەوڵەتی تورک بوو ینی بە تەسلیم بوون ناویان دەهێنا کە ئەمە بۆ خۆی بەڕاستی زۆر
خەتەرە جۆرە بیرکردنەوەیەکی واکە کۆمەڵگەی ئێمەشیان وا تێگەیشتندا وە گوتم هەندێکیش لەلایەنی سۆزداریە و ئەنی ئەو خەبات و تێکۆشانیان زۆر لا پیرۆزە پێیان ناخۆشە کە مەسەلەن دیمەنێکی وابینن بەڵام لە ناوەڕۆکیشدا هەندێک کەسیش هەبوون ئەمایان بە هەنگاوێکی گرنگ دەبینی بەوەی کە دەوڵەتی تورک لەم لایەنەوە چه هەنگاوێک دەنە گەلی کوردستان تەفگەری ئازادی کوردستانیش دەزانێت کە مەسەلەن دەوڵەتی تورک لەسەر سڕینەوەی گەلی کورد و گەلانی ناو تورکیادا ئەم دەوڵەتە سەر پێکەوتووە لە ئێستادا تەوگەری ئازادی و ڕێبەراپۆش دەیانەوێت ئەوە بگۆڕن کۆمارێکی دیموکراتیک دروست بێ هەموو گەلانی تورکیا بتوانن مافی خۆیانە بە و لە ناویشدا گەلی کوردستان بتوانێت بە ئەو مافە سیاسی و یاسیانەی خۆی هەیەی لە ناو تورکیادا جێگە بگرێ ئەنی قوارەیەکی سیاسی بۆ کورد لەوێدا دروست ببێ جا بۆیە ڕاستی هەستی تێکەڵاو هەبوون ینی ئەتوانی بڵێ هەندێک دڵگرانی بوون هەندێک هەیەجان بوو هەندێک هەستی بەرپرسیارەتی بوو لەوەی کە بارودۆخێکی وابینێ هەتا ئێستا ئەو دیمەنە دەتوانم بڵێم لە مێشک و لە حزری خەڵکی باشووری کوردستاندا بە تایبەت ماوەتەوە فرمێسکی شادیمان دەبینی و فرمێسکی نیگەرانیمان دەبینی پێکەنینێکی بەهیوامان دەبینی پێکەنینی گاڵتە ئامێزیشمان دەبینی لەبارەی پرسەکەوانێ بەڵام بە دیمەنە گشتیەکە ئەوانەی کە تێدەگەن ئەوانەی کە دەیان خوێندەوە لەسەر بابەتەکە هیوایەکیان لەسەرەوە هەڵچنی بوو کە ئەمە نیازپاکیە و تەفگەری ئازادی کوردستان و گەلی کوردستانیش هیچ شتێک خەسارەتمەند نەبوون لەوەی کە دەست پێشخەری ئاشتین و دەیانەوێت کە هەنگاوەکان بە شێوێکی باش بەڕێوە بچێ بەڵام مخابنیتی ئەوەی هەیە دەوڵەتی تورک هێشتا لەسەر و زەهنیەت لەسەر و عەقڵیەت مەسەلەن لە دوای ئەوەی کە ساڵێک تێپەڕیوە بەسەر ئەم هەنگاوانەدا هەنگاوی زۆر جددی لەبارەی پرسەکەەوە نەناوە.